لا درنگانی دوێنێشەوە بەفربارین لە بەشی زۆری ناوچەکانی ئیدارەی سۆران دەستی پێکردو. ئەمەی کە هێستامە ئاجۆمەرانە بەفێر ناوچەکەی بە تەواوی سپیپۆش کردووە زیاتر لە 5 سانتیم بەفر باریوە. ئەمە جگەلەوەی لە شاخەکان بەفرێکی زۆر باریوە لە سنتەری شارەدەیەکەش بەفرباریوە و بەفربارین بەردەوامی هەیە. ئەمەی کە هەیە لێرە بەفربارینە و ڕەشەباشی لەگەڵە بەفر و ڕەشەبا بەیەکەوێەوە تەموو مژێکی چڕ ئێرەی گرتوتەوە. بەیانی زوو تیمەکانی پاراستن و ڕێگاوبانی سۆران شەقامەکانی ئێرەیان پاک کردوتەوە و بەفریان ڕاماڵیەوە. بەڵام ئێستا دووبارە بەفربارین بە شێوەیەکی ئەوەندە زۆرە بارێت خەریکە دووبارە شەقامەکاندا ئەپۆشێتەوە و گرفت بۆ هاتوچۆی ئۆتۆمبیل دروست دەکات. بە تایبەت ئۆتۆمبیلی بچووک بەفرەکە ڕێگاکەی گرتوتەوە. ئۆتۆمبیلی بچووک بە زەحمەت ئەتوانێت بێرەدا هاتچۆ بکە یاخود گوزەر بکات. پێویستە شۆفێران بە وریاییەوە و ڕێگایە بەکاربێنن و هاتوچۆ داوا لە شۆفێرانەکات ئەوەی کا بۆ کاری پێویست نەبێت خۆی بە دوور بگرێت لە ڕێگاکانی ناوچە شاخاویەکان بەگشتی لە ئیدارەی سۆران. جگە لێرە لە سنووری سیدەکان لە سنووری مێرگە سۆر و لە سنووری وەرتێش بەفرباریوە تاوەکو ئێستا ڕێگەی زینی وەرتێ بەهۆی بەفربارینەوە داخراوە. تاوەکو ئێستا ڕێگان نییە ڕێگای نێوان ئیدارەی سۆران و بۆ ئیدارەی ڕاپەڕینە. تاوەکو ئێستا ڕێگاکە بەداخراوی ماوەتەوە بەفربارین هەر بەردەوامیشی هەیە لێرە کە ئەمە هاجۆمەرانە جگەلەوەی بەفرێکی چڕەبارێت ڕەشە باشی لەگەڵەوە تەموو مژیش ناوچەکەی بە تەواوی داپۆشیوە.